سڵاوتان لێبێ بەیانیتان باش دیارە لە کەرکووک بەشێک هەیە بەناوی بەشی پیشەیی کام بەشە ینی هەم هاندێکی زۆر باشە بۆ بازار و هەم هاندێکە بۆ خوێندکارانی کەرکووک بۆی بەردەوام بن لە خوێندن و پیشە جیاجیەکان پێ بگەێنێەوە بە شێوەی ئەکادمی گرنگی بە پیشەوەرانی کەرکووک بدات. دیارە ئێستان بەشە بۆ یەکەم ساڵا کە لە کەرکووک تاقیکردنەوە بە زمانی کوردی تاقیکردنەوەی دەرەکی ئەنجامەدات. پێشتر بەشی عەرەبی هەی بووە بەڵام کوردی لە دوای ساڵی 2023 تاکو ئێستا بەشی کوردی تاقیکردنەوەی دەرەکی نەبووە. دیارە ئەمەش لە سەردەستی مامۆستا سەرکۆکە یەکەم ساڵەکە مدیری ئەم بەشەیە هاتووت ئارا. مامۆستا سەرکۆوەرە پێمان بڵێ بزانین ئەم ساڵ چۆن تاقیکردنەوە ئەنجام بدرێەوە چەند کەس تاکو ئێستا ناوی خۆی تۆمار کردەوە بۆ تاقیکردنەوە لە هەردوو بەشی کوردی و عەرەبی. سڵاو لێبێ مامۆستا سەرکۆ بیانی باش. مامۆستاکەی تاقیکردنەوەکانتان ئەنجام بدرێەوە چەند خوێندکار تاکو ئێستا ناوی خۆی تۆمار کردووە لای ئێوە؟ تاقیکردنەوەی دەرەکی بۆ ساڵی 2024-2025 لە فێربوونی پیشەیی لە 28 مانگی یەک دەستی پێ. باشە چەند هەزار خوێندکار تا ئێستا ناوی خۆی تۆمار کردووە؟ ئێمە نزیکەی 5000 مەلەفمان وەرگرت وەکو لیژنەی ئیستینام 5000 کەس تەقدیمی کرد. بەڵام دوای لیژنەی ئیستینام لیژنەیەکی تەدقیقیمان هەیە وەربوونەوە کە مەلەفەکان تەدقیق کردیە هەمووی بەوردی توانیمان 3192 کەس وەربگرین. باشە ئەم ساڵ بۆ یەکەم جارە بە زمانی کوردی و تاقیکردنەوەی ئەنجام دەنەمە چۆن بوو مامۆستا بمان باس بکە؟ بەڵێ ئەم ساڵ کە لە امتحاناتی تاقیکردنەوەی دەرەکی لە فێربوونی پیشەیی بە زمانی کوردی هیچ کاتێکە نەبووە بە زمانی کوردی بدرێ. راپۆرتێکمان بەرزۆ کرد بۆ بەغدا کە نووسیمان تەلەبەیەکی زۆرمان هەیە خوێندکارێکی زۆر کورد ئەوێ تاقیکردنەوە بە زمانی کوردی بدا بەغاش لاری نەبوو توانیمان موافقاتی ئوسولی وەربگرین. هەر لەبەرەوەش ئەم ساڵ بۆ یەکەم جارە لە مێژووی کەرکووکدا لە بەشی فێربوونی پیشەیی تاقیکردنەوەی دەرەکی بە زمانی کوردی ئەنجام بدرێت. مامۆستایەوە خوێندنەکەتان ناوی خوێندنی پیشەییە، ینی پیشەوەران دەتوانن لێرەوە درێژە بە خوێندن بدەن و خۆیان پێ بگەێنن بێنێ بازارەکان و دەستی کارەوە. چەند بەشتان هەیە لە بابەتی پیشەیی؟ بەڵێ ئێمە وەکو ئێمە لقمان هەیە 5 لقمان هەیە لە بەشی فێربوونی پیشەیی. لقی پیشەسازی، لقی بازرگانی، لقی کوشتتوکاڵی، لقی هونەرە پراکتیزیەکان و لقی تەکنیکی زانیاریەکان. لە ناو ئەم لقانە کۆمەڵێ بەشمان هەیە. بەشمان زۆرە بۆ نمونە لە ناوی پیشەسازی میکانیکمان هەیە، کارەبامان هەیە، سەیاراتمان هەیە، ئەجزەی طبیمان هەیە، لە ناوی لقی بازرگانی ئیدارە و محاسبەمان هەیە، هەروەها بەشەکانی دیکەش. ئەم خەڵکتان هەیە لێرەوە پێگەشتی بێ ئێستا لە بازارەکانە جێدەستی دیار بێت؟ بەڵێ نمونەی وا زۆرمان هەیە کە ئێمە یعنی لێرەوە تەلەبە کە تەخەڕوجەکە زۆربەی تەلەبەکان یعنی مەهارەتێکیان هەیە فێری شتێبوونە لە بواری عملی جگە لە بواری نەزەریەکە. هەروە لە ناو بەششا لە فێربوونی پیشەیی ئەم ساڵ توانیمانە لە بەشی نیجارە بە ماوەی 2 مانگ نزیکەی 10,000 ڕەحلەمان چاک کردووە و دابشمان کردووەتە سەر مەکتەبەکانی کەرکووک. هەر لەلایەن خۆتانەوە کراوە لەلایەن خوێندکارانی خۆتانەوە؟ هەر لەلایەن خۆمان کراوە لە بەشی فێربوونی پیشەیی لە ئامادەیی کەرکووکی پیشەیی. دەستان خۆش بێ مامۆستا. سەرچاوم خۆشحاڵ. دەستان خۆش بێ. بەڵێ ئەوەی کە جێویستی بوون ئەمە زانیاریەکان بوو سەبارەت بە خوێندنی پیشەیی کە لە کەرکووک ئێستا یەکێکە لە بەشە گرنگەکان و با بڵێن وەکو مامۆستاش باسی کرد دەستیان دیارە لەسەر راستی بازاڕەکان و لەسەر راستی تەواوی ئەو پیشانی کە لە پارێزگای کەرکووکە هەیە بۆ پێیکە تەواوی ئەو پیشانی کە لە گرنگە بۆ ژیانی ڕۆژانەی مرۆڤایەتی لێرە بە شێوەی پراکتیکی دەخوێنرێت و لە ئایندەیە کاریگەری لەسەر کەرکووک لەسەر عێراق و لەسەر بازاڕیشا دەبێت. زۆر باشە. کاروان پێم خۆش بوو پرسیاری ئەوە بکەم کە خۆت باست کرد ماوەی چەند ساڵێکە ئەم بەشە نەبوو ئێستا هەیە. ئەو خوێندکارانەی کە ئەیانوێ خۆیان لەم بەشەیە ببینەوە و بتوانن بەشداری بکەن و تاقیکردنەوە ئەنجام بن، پێوەرەکان چییە بۆ هەڵسەنگاندنی ئەو خوێندکارانە؟ من پێم خۆش بووە گە ڕوونکردنەوەیکیشمان لەسەرەوە بێت مامۆستاش بیا باشترە. زۆر باشە سەرکۆ، زۆر باشە سەرکۆ. منش هەر لەگەڵ مامۆستا سەرکۆیە ئەو گفتوگوێتەوە کە مامۆستا ببوورە دیارە هاوڕێیانم هەندێک پرسیاریان ماوە بەتایبەت سەبارەت بە تاقیکردنەوە دەرەجیەکان ئەگەر پێوان بڵێ پێوەرەکان چییە بێت بۆی کە تاقیکردنەوەی دەرەجیەوە خوێندکار وەربگرن؟ ئایا مەرجەکان هەیە بۆی کە و کەسانی تەقدیمیان کردو لێرە وەربگیرن؟ مەڵێ ئێمە کۆمەڵی مەرجمان هەیە بۆ وەرگردنی خوێندکار لە تاقیکردنەوەی دەرەکی.
یەکێ لەو مەرجانە طبعا مەرجانە وزارەت دایەنە یەکێ لەو مەرجانە کەوا حەسرەن ئەبێ کارتی زانیاری کەرکووک بێ و مەرجی دووهەم کەوا لە خوێندنی کەرکووک یعنی با بڵێن لەسەر وزارەتی بەغا خوێندنی کردبێ بۆ نمونە ئەگەر بێت و لە یەکی سەرەتاییەوە تاک و آخر مەرحەلەتیا بووە لە کوردستان خوێندێتی بۆی نییە لە کەرکووک تەقدیمی تاقیکردنەوەی دەرەکی بکە لەبەرەوەی سیستمی کوردستان جیاوازە لەگەڵ سیستمی ئێمەیە ئێمە شەشی وزاریمان هەیە لەگەڵ سێی وزاریە بەڵام ئەوان وەکو خۆتان نەزانن لە یەکەوە پیاوەرە تا پۆلی 12 هەر لەبەر ئەوە ناکرێ سیستمی ئەوان جیاوازە بەڵام ئەگەر بۆ یەک ڕۆژێکش ئەگەر بۆ یەک ساڵێکش لە کەرکووک خوێندبێتی بۆی هەیە لێرە تەقدیم بکە لە تاقیکردنەوەی دەرەکی لە کەرکووک باشە کاروانەگەر گوێبیستی منیت تەمەنەکان هەر ئەوە ناگەر 2 ساڵ مەکتەبی تر کردبێ بۆی نییە بۆ نمونە لە مەکتەبەکانی کەرکووکی ئێواران دەوام بکە بەڵێ بۆی هەیە تەقدیم بکە بۆ تاقیکردنەوەی دەرەکی کاروان سەرکۆ من جێبیستی تۆمەگە زۆر باشە من پێم خۆش بوو لە مامۆسا پرسیاری ئەوە بکەی بۆ نمونە هەندێک لەو خوێندکارانە خەڵکی شاری کەرکووکی خۆشەویستن ئێستا زانیویانە کە ئەم بەشە هەیە ئەتوانن تاقیکردنەوەجان بەڵام لە کەرکووک نیشتەجێنین لەوانەیە لە سلێمانی بن لەوانەیە لە هەولێر بن لە هەر شوێنێکی تر بن لە هەرێمی کوردستان ئەتوانن بگەڕێنەوە مافی ئەویان هەیە کە بتوانن لەم بەشە تاقیکردنەوە ئەنجام بن و بتوانن لەم بەشای خۆیان ببینەوە بەڵێ مامۆستا هاوکاران مەپرسن ئەگەر خەڵکێک یعنی خەل لە بنەڕەتدا خەڵکی کەرکووک بێ بەڵام دانیشتووی پارێزگاکانی هەرێمی کوردستان بێ ئەتوانێت لە ئێوە تاقیکردنەوە ئەنجام بدات ئەگەر کارتی زانیاری هەبێ بەڵێ ئەتوانێت مەبەست دەوێت کارتی زانیاری کەرکووکی هەبێ ئەگەر خوێندنی لە هەرێم تاوا کرد بێت یاخود تا قۆناغی سێشی خوێن بێ لاورێ پێشتر ئەگەر لە کەرکووک خوێندبێ بۆ نمونە ئێمە لەسەر ئەم بابەتە کۆمەڵی گفتوگۆی زۆرمان کرد لەگەڵ وزارەتە وتمان کەسانێکی هەیە خەڵکی کەرکووکن بەهۆی وەزعێکی جیاواز لە ماوەیەکی جیاواز نەیانتوانی لە کەرکووک بمێنن ڕۆشتونەتەوە بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ کوردستان بەڵام دوای ئەوجا کە وەزع باش بۆتەوە ئاسایش بۆتەوە لە کەرکووک گەڕانەتەوە ئەوانە چۆن ینی بۆیان نەبێ ئیمتیحان تاقیکردنەوەی دەرەکی بکەن لە کەرکووک موافقەی ئەومان وەرگردووە ئەگەر هەر خوێندکارێ ڕۆژێ لە ڕۆژان لە کەرکووک خوێندێتی لە هەر پۆلێکە لە سەرەتایی بێ لە ناوەندی بێ و بەهۆی وەزعێکی تایبەت ڕۆشتوەتەوە بۆ کوردستان دوای ئەوجا گەڕاوەتەوە بۆی هەیە تاقیکردنەوەی دەرەکی بکە لە کەرکووک زۆر سپاسەکەم ماڵە سەرچان بەڵێ ئەوەی کە وانەکەم باسی کردەوەی زانیاریەکان بوو سەبارەت تاقیکردنەوەکە سەبارەت بە بەشەکانیش بە هەمان شێوە لە ئێستا بەدواوە ئەم تاقیکردنەوە بە زمانی کوردی ساڵانە بەردەوامە بێ ینی ئەو کەسانی کەم ساڵ دەرفەتیان نەبووە ناوی خۆیان تۆمارکەن بۆ تاقیکردنەوە کاتوان لە ساڵانی داهاتووە بە هەمان شێوە بۆ تاقیکردنەوەی دەرەکی لەسەر خوێندنی پیشەیی لە کەرکووک ناوی خۆیان تۆمار بکەن